بەداخەوە لە هەرێمی کوردستان بەگشتی لە بادینان بە تایبەتی ئەگەر بین سەیری بکەین ڕۆژنامەنووسان و چاڵاکوانان ناتوانن بە ئازادانە کاری خۆیان بکەن بوتە دەستگیرکردنیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بوتە دیاردا یعنی شتێکی زۆر بەرچاو ڕوونە کە بە ئاشکرا ئەم دەستگیرکردنە دەکرێتن و بەڵام زۆر بەداخەوە کە تا ئێستا پەرلەمان حکوومەت لە ئاست ئەمە زۆر بێدەنگن یعنی بەلایانی کەمەوە ئەندام پەرلەمانەکان ئێستا بەشێک لە ئەندام پەرلەمانەکان خۆیان پێشتر ڕۆژنامەنووس بوون کاری ڕۆژنامەنووسیان کردو لە هەستی ڕۆژنامەنووسی تێدەگەن هەر هیچ نەبێتن باوان دەنگیان نەبێتن باوان دەنگێکیان نەبێ بۆ ڕێکخراوەکان بۆ کۆمەلگای مەدەنی بۆ کۆمەلگایەکی ڕێکخراوی مرۆڤایەتی بە هەڵسوکەوتیان نەبێتن ینی تۆزێک بێنە دەنگ لەسەر ئەم بوارەوە زۆر بەداخەوە ینی ڕۆژنامەنووسان ئێستا کە هیچ کاتێک بە تایبەت پێشکاری یاسایان نەکردووە بۆ نمونە کاک ئەحمەد ماوەیە کە دەستگیر کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئاسایش لە زاخۆوە کاک ئەحمەد کارێکی ئەخلاقی بەکاری ئەخلاقی یاساوە لە بڕی ئەوەی کە حکوومەت دەستخۆشی لە کاک ئەحمەد بکە لە کاتێکی درەنگە شەوان ینی هەڵساوە بە ڕۆمالکردنی خۆپیشاندانێک کە نەیانێشتووە ڕۆمال بکاتن و جگە لەوەش زیاتر لە 10 ڕۆژە کاک ئەحمەد بێسەر و شوێنە باری تەندروستی باش نییە ینی زۆر بەداخەوە کە ڕێگە نادەن پارێزەرەکانیش پارێزەری کاک ئەحمەد سەردانی کاک ئەحمەد بکە کە سوکاری هەمویان زۆر لە خەفەتی کاک ئەحمەدن ئەمەش کارێکی زۆر ناڕەوایە و نابەجێیە بەجددی ینی پەرلەمان چۆن یاسای دەرکردووە یاسا دەرچووە لە پەرلەمان کە ئەم یاسا هەیە ڕۆژنامەنووس ناوی پێشرکاری یاسا بکاتن ئەگەر پێشرکاری بکاتن بە چەند ڕۆژێک زیندانی دەکرێتن و بڕەپارەیەک سزا دەدرێتن لە هەمان بەرامبەر ئەمەش دەبێت یاسایەک هەبێتن کە ڕۆژنامەنووس ئەگەر لە یاسا لای نەدابێتن پێویست ناکاتن هێزە ئەمنیەکان بەبێ هیچ هۆکارێک و هیچ پاساوێک بچن دەستگیری بکەن چۆن یاسا هەیە کە تۆ نابێتن پێشکاری یاسا بکەی دەستگیر دەکرێت یاخود سزا دەدرێت بە بڕەپارێک دەبێت لە هەمان کاتیشدا یاسایەک هەبێتن هێزی ناخۆ هێزی ئاسایش بۆ مەرامی سیاسی ڕۆژنامەنووسان نەکەنە قوربانی بچن ڕۆژنامەنووسانی دەستگیر بکەن ینی ئەمە کارێکی زۆر قێزەوەنە داوا دەکەین لە وەکو ئێمە وەکو نوێنەری سنتەری میترۆ لەم ناوچەیە ئیدانەی ئەم کارە دەکەین ینی پێویستمان ئەوەیە هێوادارین دەنگمان بگا بە پەرلەمان وەکو سنتەری میترۆ قسە ئەەکەین پەرلەمان دانیشتنێکی جددی بکاتن لەسەر ئەم کارە بۆ چاڵاکوانان و هەروەها بۆ ڕۆژنامەنووسان کە ینی بوتە دیاردەیەکی زۆر ئاسایی دەستگیرکردنیان ڕفاندنیان ینی هەتا ئەشکەنجەدان هەتا ینی تیرۆرکردنیش ڕۆژنامەنووسان هەیە بەڵگەمان هەیە کە چەندین ڕۆژنامەنووسان تیرۆر کراوە کە تا ئێستا هەموو ڕێکخراوەکانی حکومی و ناحکومیش لە ئاست ئەمە بێدەنگن ینی بەڕاستی ئەمەش دەگەڕێتەوە جدیات سەر ئەوەی کە حکوومەت لەم ناوچەیە باڵادەستە هەر کارێک بیەوێتن دەتوانێت بەویستی خۆی بکاتن ئەمەش کارێکی زۆر نابەجێیە پەرلەمان دەبێت هەڵوێستی جددی هەبێتن دانیشتن بکات لەسەر ئەم کارە بۆ ئەوەی ئەم کارە بنبڕ بکرێتن ینی بەلایەن کەم نەمێنێتن ینی ئەگەر هەرماش بەڵام تۆزێک کەمتر بێتن چونکە ئێستا ڕۆژنامەنووسان زۆر لە ئاسێکی خراپدانا ینی ناتوانن بە تەواوەتی کاری خۆیان ئەنجام بدەن هیوادارین پەرلەمان بێتە دەنگ و دانیشتنێکی جددی بکات لەسەر ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان پێداچوونەوەی بۆ یاساکان بکاتن بەڕاستی خۆی دەبێتن ڕۆژنامەنووسەکان لە سەرتاسەری کوردستان کار و چاڵاکیان یەک بێتن ینی کاتێک ڕۆژنامەنووسێک دەستگیر دەکرێت یاخود ئازار دەدرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوە ڕۆژنامەنووسی هەموو شارەکان بە یەکەوە بێنە دەنگ و قسە بکەن لەسەری ینی نابێت جیاوازی لە نێوان شارەکان بکرێت ئەمە خەڵکی بادینان بێ ئەمە خەڵکی سۆران بێ ئەمە خەڵکی سلێمانی بێتن ڕۆژنامەنووس کاری خۆی دەکاتن ینی لێرە شتێکی زۆر سەیرەیە بۆچی ڕۆژنامەنووسانی لە کەناڵی دەسەڵاتدارەکان کار دەکەن هیچ کێشەیەکیان نییە و ئازار نادرێن و بگرشت یارمەتیان دەدەن چونکە ئەوان بۆ حکوومەت کار دەکەن زیاتر لە بەرژەوەندی حکوومەت کار دەکەن بەڵام ئەو ڕۆژنامەنووسانی کە لە کەناڵی ئۆپۆزیسیۆن کار دەکەن ئەوانە زیاتر فشاریان لەسەر و زیاتر زەخت لەسەریان دەکرێتن و پاڵەپەستوویەکی تون لەسەریان دەکرێت و دەستگیر دەکرێن و ئازار دەدرێتن هیوادارین ڕۆژنامەنووسەکان هەمویان یەک دەنگ بن یەک هەڵوێز بن لە سەر ئەوە کە ئەم ڕۆژنامەنووسانی کە دەستگیر کراون بە زووترین کات ئازاد بکرێن